ئەمڕۆ ساڵوەگەڕی شەهادەتی یەک لە پێشەنگانی بەرخودانی زیندانی ئەحمەد کەمالپیرە. کەمالپیر یەکێک بووە لە کادیرە پێشەنگەکانی پەکەکە و بەرخودانی بە بەرخودانەکانی ڕۆژی مردن و تاریکستانی زیندانی ئامەدی ڕووناک کردەوە و هێزی فاشیزمی تێکشکان دەربارەی ئەو شۆڕژگێڕە بینەری و بیسەری ئەم دۆسەیە بین. کەمالپیر لە ساڵی 1952 لە گوندی گوزەرلولوکی ناوچەی گومشخانە تۆرولێ چاوی بە دنیادا هەڵهێناوە و بەڕەگەز تورکە. کەمالپیر یەک لە کادیرە پێشەنگەکانی پەکەکە بوو کە پارتەکەیان بنیاتنا. ئەو کاتەی کە کەمالپیر لە بەشی زمان و مێژوو لە زانکۆی ئەنقەرە دەیخوێند، ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان دەناسێت و ئەو کات بە پرسی ڕەوای کورد ئاشنا دەبێ. لە ڕێزی هەرە پێشەوەی تەفگەری ئازادیدا جێی خۆی کردەوە و لە ساڵی 1976 کەمالپیر لەگەڵ گروپێک لە هاوڕێکانیدا گەڕایەوە کوردستان و لە 3 مانگی 6 ساڵی 1977 و ڕۆژی 8 مانگی 11 ساڵی 1970 دەستگیر کراوە و پاشان ئازاد کرا. لە ساڵی 1970دا کەمالپیر و شاندێکی یاوەری دەستنە وڵاتی فەڵەستین و دیدار لەگەڵ پارتە سۆسیالیستەکان و بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستینیدا ئەنجام دەدەن. پاشگەڕانەوەیان لە ساڵی 1980دا کەمالپیر دەستگیر دەکرێت. هەمان ساڵ و لە 12 مانگی 9 کودەتای سەربازی ئەنجام درا و ئیتر تورکیا خرایە ژێر ڕەحمی پۆستاڵی سوپاوە. کودەداچیەکان هاتنە سەر حکم و بە سەدان چالاکی دۆزی پەکەکەیان دەستگیر کرد و لە زیندانیان تونکردن. گوشار و ئەشکەنجەی سەر زیندانانی سیاسی لە تورکیا بەگشتی و لە باکووری کوردستان بە تایبەتی گەشت بوویە لووتکە و تارمایەکی ڕەشی دڕندانە باڵی بەسەر زیندانەکاندا کێشا بوو. بەڵام کەمالپیر بە ڕۆحی خۆی لە زیندانی ئامەد ئەو فاشیستەی تێکشکاند و تاریکی ڕوونا کردەوە. پاشەوەی محەممەد خەیری دوورموش لە 14 مانگی 7 ساڵی 1982 لە هۆڵی دادگادا بڕیاری مانگرتن لە خواردن تا مردنی ڕاگەیان. کەمالپیر بوێرانە هەستایە سەر پێ و ڕایگەیاند کە پەیوەستی چالاکی مانگرتنەکە دەبێ. دواتر و لە 7 مانگی 9 ساڵی 1982دا کەمالپیر بۆ هەمیشە چاوەکانی لێکنا و پەیوەستی نێو ڕیزی شەهیدان بوو. یەک لە داواکاریەکانی کەمالپیرەوە بوو کە تۆڵە لە بەرپرسی ئەو کاتی ئاشکەنجەی زیندانی ئامەد ئەساد ئۆکتای بکرێتەوە. ئەوە بوو لە 22 مانگی 10 ساڵی 1970دا یەک لە وڵات پارێزان لە ئەستەمبوڵ دەچێتە بەردەم ئەساد ئۆکتای و پێی دەڵێت کەمالپیر سڵاوی هەبوو بۆت. هەرکە ئاکتای ئاور دەداتەوە ئەو وڵات پارێزە بە سزای گەل و شۆڕشی دەگەیەنێ و بەو شێوەیەش داواکەی کەمالپیری جێبەجێ کرد.